الرحمن الرحيم. أفضل الأعمال الصلاة على محمد وآل محمد. والله احنا جينا لهاي المستشفى، مستشفى سمارت، سويت عملية وكانت عمليتي محرج عليها، حتى إلي كانت حاجز للهند أطلع. فأحد الأصدقاء خالو بكر من سليمانية قال اكو مستشفى زينة بسليمانية، فاني اجيت لسليمانية من بغداد الى سليمانية. فبفضل الله التقيت بدكتور سامال والكادر الموجود بالمستشفى، فلقيت كأنه أنا ببغداد أو بالعمارة أو بالبصرة. فلقيت الكادر كله يعني ناس محترمين، ناس طيبة، يعني حتى هلي ما خلوني هم يخدموني، هم يخدمون الأطباء خدومين، كلها مستشفى الله يبارك بيها ونشكرهم. وهديت هدية سيف عرب الدكتور سامال وللإدارة المحترمة، ونشكركم على هاي المستشفى ورحم الله والديكم. أخوكم الشيخ أبو علي العبيدي. بناوی خۆی گەورە و میهرەبان، یەکێ لەو کێشە گەورانەی کە تووشی پیاوانە بێت بریتیە لە گیرانی دەمی میزەڵان بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە. لەم ماوەیەدا نەخۆشێک لە شاری بەغاوە سەردانی کردین کە کێشەیەکی گەورەی هەبوو لە بەتاڵکردنەوەی میزەڵانیا بەهۆی گیرانی دەمی میزەڵانیەوە بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە. بەڵام ئەم نەخۆشە کێشەی تری هەبوو، ئەویش تەنها یەک گورچی لێ هەبوو و بەهۆی دواکەوتنی چارەسەرکردنی ئەم کێشەی میزەڵانی گورچیلەکەی لە ئیشکردنە زۆر سست و لاواز بوو. چەند شوێنێک گەڕا بوو بەهۆی ئەوەی کە خۆی شەکرەی هەیە و هەروەها کێشەی تریشی هەیە، نەیتوانی بوو چارەسەری پێویستی بۆ بکرێت و کێشەکەی قوڵتر بوو بۆوانێ کە ئەمە بینیمان میزەڵانی زۆر گەورە و کشاو بوو، ڕێژەیەکی زۆر میز لە ناو میزەڵانی ئەمایەوە و هەروەها کورچیلەکەشی ئاوسا بوو لەگەڵ بۆری حالبە. بڕیارماننا کە نازوورێکی بۆ بکەین و دەستنیشانی کێشەکانی بکەین کە نازوورەکەمان بۆ کرد بینیمان دەمی میزەڵانی ئەو نەخۆشە تەسکبوونەوەیکی گەورەی تیا دروست بووە و پرۆستاتەکەی بە تەواوەتی دەمی میزەڵانی گرتووە. ناو میزەڵانیشی کشانێکی گەورە و چاڵوچۆڵیەکی زۆر و گیرفانی زۆر زیاد لە حەدی تیا دروست بووە کە ئەبووە هۆی کۆکردنەوەی میز. هەر بەهۆی ئەم کشانی دیواری میزەڵانەیەوە بۆری حالبەکەشی لە بەشی خوارەوە گیرانێکی توش بوو. لەبەر ئەوە هەستین بە ئەنجامدانی نەشتەرگەریەک بۆی ئەویش بریتی بوو لە نازووری میزەڵدان. لە ئەنجامی نازوورەکە بۆمان دەرکەوت کە پرۆستاتی بە شێوەیە گەورە بووە، دەمی میزەڵانی تەواو تەسک کردوێتەوە و گیرفانەکانی ناو بڵێن میزەڵانی گیرفانی تیا دروست بووە کە هەمویان بووبوونە هۆی کۆکردنەوەی میز و هەر بەهۆی ئەم کێشەیەوە بۆری حالبی ئەو گورچی لە تاکەی کە ماوێتی گیرانی توش بوو. لەبەر ئەوە نەشتەرگەریەکەی کە بۆمان ئەنجامدا بریتی بوو لە پاکردنەوە و داتاشینی ئەو زیادە پرۆستاتی کە لە دەمی میزەڵانیا هەبوو وەکردنەوەی دەمی میزەڵانی. باش ئەوەی کە نازۆری حالبمان بۆ ئەنجامدا قەستەڕەمان بۆ دانا بۆ ئەوەی کە ئەو حالبەی بکرێتەوە و میز لە گورچیلەکەی بە ئاسانی بێتەوە خوارێ. لە خوای گەورە بەزیا بێ و زۆر سپاس بەخوای گەورە پاش دووسێ ڕۆژ لە ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە نەخۆشەکە ئیشی گورچیلەکەی ڕووی کردەوە باری ئاسایی خۆی و میزکردنی بوو بە شێوەیەکی ئاسایی و زۆر سپاسی خواکەین کە توانیمان ئەم نەشتەرگەریە بەسەرکەوتووی بۆ ئەم نەخۆشە ئەنجام بین. هیوادارین هەموو نەخۆشێک خوای گەورە شیفای بۆ بنێرێ و هەمووتان لەش ساغ و تەندروستن. سمارت وەرچەرخانە.